هەلو واشنگتن. بەرنمەیەکە کۆپشکە کوردی یا دەنگی ئەمریکا بەڵاو دەکات. خۆشەویستانم ئەو کاتتان شاد بەندی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی هەلە واشنگتن لەگەڵ داوای بەخشیندا لە بری هاوکارم حەیدەرکەریم بەرنمەی ئەمڕۆی هەلە واشنگتن پێشکەش دەکەم. بەندی 140 دەستوری عێراق ئەوەی لە 15 مانگی دەی ساڵی 2005ەوە لە ڕێفراندۆمێکی گشتیدا پەسەند کرا تیایدا هاتووە کە دەبێت کێشەکانی ناوچە دابڕێنراوەکان هەتا 31 مانگی 12 ساڵی 2007 چارەسەر بکرێن وەلێوە تا 6 ساڵ و نیو زیاتر بەسەر ئەو وادەیەشدا تێپەر دەبێ هێشتا هەنگاوی گەورە بە ئاراستەی جێبەجێکردنیدا نەنراوە. تەنانەت هەندێک لە عێراقیەکان دەڵێن ئەو مادەیە کاتی یاسایی خۆشی تێپەر کردووە بۆیە چیدی پێویست بە جێبەجێکردن ناکە. هەرچەندە لایەنە کوردیەکان زیاتر لە بۆنەکاندا باز لە سووربوونی خۆیان لەسەر جێبەجێکردنی دەکەن بەڵام هەوڵێکی ڕژدیش بەدی ناکرێ. لە ئێستادا هێندەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆتە گرفتی سەرەکی نێوان بەغدا و هەولێر کێشمەکێشی نێو کوردەکانیش نیو هێندە مادەی 140 بابەتی باسیش نییە. کۆمەڵێ پرسیار لێرەدا گەڵاڵە دەبن لەوانە کێ هۆکاری جێبەجێ-نەکردنی ئەم بەندەیە؟ ئایا حکوومەتی ناوەندی عێراق یا کورتخۆیەتی یانیش لایەنی دەرەکی؟ ئایا خەڵکی ئەو ناوچانە هیوایان هەیە ئەو بەندە ئەنجامێکی لێ بکەوێتەوە؟ ئەمانە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆی هەلە واشنگتنن کە تیایدا بەڕێزان ئوسامە جەمیل ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەکگرتووی ئیسلامی، دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان و دکتۆر میرزا دنایی ڕاوێژکاری دەستەی کاروباری ناوچە دابڕێنراوەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق وەڵامی پرسیارەکانی ئێمە و پرسیارەکانی ئێوەی ئازیزیش دەدەنەوە. دەرهێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە کە تەنها هێشتا توانراوە دکتۆر فەرسەد سۆفی وەربگرێ بۆیە دکتۆر فەرسەد زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم. زۆر سپاس بۆ جەنابێت سڵاو لە جەنابت و جێگرانی. سپاست دەکەم دکتۆر فەرسەد بەداخەوە پێ دەچێت پەیوەندی تەلەفۆنیەکەمان لەگەڵ دکتۆر فەرسەدیشدا پچڕابێ بەڵام دەرهێنەرانی بەرنامە ئاگاداریان کردمەوە کە کاک ئوسامە جەمیل ئێستا لەگەڵماندایە. کاک ئوسامە تۆش بەخێربەی زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم. سپاس بۆ تۆ کاکبەلێن بۆ سەرجەمبی سەرانی دەنگی ئەمریکا بۆ کارمەندەکانی شەربژن. سپاس دەکەم. هەتا دکتۆر فەرسەد وەردەگرینەوە هەروەها دکتۆر میرزا دناییش حەز دەکەم بەرنامەکە لەگەڵ جەنابدا دەست پێ بکەم. لە پرۆسەی سیاسی هەرێمدا لە بیرکردنەوە سیاسیەکاندا لە استراتیژێتی هەرێمدا بۆ داڕشتنی ئایندەیەکی باشتر کامیان گرنگی زیاتری هەیە؟ گێڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان بۆ سەرسنوورەکانی هەرێمی کوردستانی عێراق یاخود مەسەلەی هەناردەکردنی نەوت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەکرێت تا ئەندازێک نەتوانین بەراورد لە نێوان ئەم دوو پرسە بکەین. چکە یەکێکیان تایبەتە بە مەسەلەی بنیاننانەوەی ئابووری هەرێمی کوردستان و چۆنیەتی بەهێزکردن و پتەوکردنی ئابووری کوردستان و بەستنی پەیوەندێکی بەهێز لە سەربنەمای ئابووری و بازرگانی بە ئیزافەی ئەوەی سیاسیش نەگرێتە خۆی تا ئەنداز خۆش کە باز لە مەسەلەی نەوتەکەی دەکەم. ئەوەی تریشان پێویستە بە مەسەلەی سنووری زۆرافای هەرێمی کوردستان کەوا دەتوانین بڵێن ئەو شێش ئێستا لەگەر بەغدا هەیە سەبارەت بە مادەی 140 یا گێڕانەوەی ناوچە داگیرکراوەکانە من پێ خۆشترە لە ناوچە دابڕێنراوەکان. کێشەیەکی سیاسی زۆر قوڵە و دەتوانین بە سەرەتای سەرهەڵدانی بۆ ساڵی 1927 دەگەڕێتەوە کاتێکەوە مەلیک فەیسەڵی یەکەم لە ناوچەی حەویجە هەندێک عەرەبی ناوچەکانی دیکەی هینا لەو شوێنە بە حوکمی ئەوەی ئاوی لێیە و نیشتەجێی کردن لەوێ پاشان وردە هەنگاوی ناتاگەیشتا و ئاستەیکەوە لە دەتوانین بە سەرەتای هەفتاکان و تا ئەو ڕۆژەی سەدام حوسێن ڕۆخا زۆر بە خەستی مەسەلەی ئەو ناوچانە داگیرکرا و دابڕێنرا. بۆیە من ئەگەر پرسیارم لێ بکە یعنی ئەو پێشەکە وردەم بۆ ئەوە کە هەردوو پرێ زۆر گرنگن بەڵام بەڕای من ئەوەی گرنگتر بێ بەڕاستی گێڕانەوەی ناوچە دابڕێنراوەکانن چونکە بەشێکە لە کوردستان و زۆر دەوڵەمەندی شەبەنە و تووبەکان زایدی کاوە دەوڵەمەندە بە سامانی مرۆیی و بەشێکی
گەورە و شوێنێکی ێزگا استراتیژی هەیە بۆ سوێنێتی ئاڵوگۆڕی پەیوەندی لەگەڵ بەغدا بۆیە من ئەوە بە گرنگتر دەبینم لە مەسەلەی هەناردەکردن و فرۆشتنینە. بەڵێ دەشمە لای دکتۆر فەرسەد بمان بەخشە پەیوەندی تەلەفۆنیەکە بڕا یەکەم جار من پرسیارێکم لە کاگوسامە جەمیل کرد پرسیارەکەم سەبارەت بەوە بوو کامیان گرنگترە بۆ دۆزی کورد لەم ڕۆدا لە عێراقدا پرسی ناوچە دابڕێنراوەکانە یاخو پرسی هەناردەکردنی نەوتە ئوسامە ڕێک ڕەوان پێی گوتین کە بەلایەوە پرسی ناوچە دابڕێنراوەکان ئێجگار گرنگترە لە پرسی هەناردەکردنی نەوت. من هەمان پرسیار بۆ لای جەنابت لەگەڵیشدا حەز دەکەم پێم بڵێ بۆچی لەم ڕۆدا پرسی هەناردەکردنی نەوت دەبێتە بابەتە سەرەکیەکە دەبێتە گەرمە و کێشە سەرەکیەکە لە نێوان بەغدا و هەولێردا بەڵام پرسی ناوچە دابڕێنراوەکان دەگەڕێتە دواوە چەند هەنگاوێک لە دوای ئەو پرسەوەیە. بەڵێ جارێکی تر سڵاو بۆ جەنابێت بۆ میوانە بەڕێزەکانت ئەوەی بەلای منەوە گرینگە ئەوەیە کە قسە لەسەر ئەو کێشانە بەگشتی هەمویان ئەوەی پێیوەستە بە مەسەلەی پێشمەرگە ئەوەی نەوتۆ غەزا ئەوەی کێشە ئابوووریەکانن کێشە دەستوریەکانن و لەسەری هەمووشانەوە کێشەی مادەی سەکوچلە بەشێکی زۆری چارەسەر نەبوونی ئەو کێشانەوە تێپەڕبوونی دۆخەکە بەم شێوەیە لەگەڵ حکوومەتی ئیتحادی پەیوەستی گەورەی بە مەسەلەی خاکەوە هەیە بۆیە هەمومان ئێمە ڕێچین متفقین نازانم دەنگم دەگات بە ئێوە بەڵێ کێشەی گەورەی ئێمە هەمومان متفقین لە هەرێمی کوردستان کە کێشەی گەورەی ئێمە کێشەی خاکە بۆیە کەس جورئەت ناکات لە کوردستان لە پێش کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم هیچ کێشەیەکی تر بە گەورەتر بزانێت بەڵام بۆچی ئێستا کێشەی نەوت و غاز وازدەق بۆتەوە مەسەلەی ئابووری وازدەق بۆتەوە ئەمە بەیوەستە مەسەلەی ژیانی ڕۆژانەی خەڵک ئەمە کێشەیەکی کتوپڕ و ئانیە هاتۆتە پێش کە ئێستا ئەگەر بێ کوردستان موسەخۆری کوردستان مۆزەفی کوردستان هاوڵاتی کوردستان یعنی وەکو مژدەی پێدەدرێت کە بەیانی فڵانە وەزارەت موچە وەردەگرێت ئەمە چی دروستی کردووە ئەمە کێشێلکردنیی ڕاستە و خۆی یاسایە کە حکوومەتی عێراق دەیکات بەرامبەر خەڵکی کوردستان بژیان و بژێوی خەڵکی کوردستان بەپێی یاسا دەبێ تاوەکو بۆ جێی ساڵی 2014 پەسەند دەکرێت لەسەر بنەمای بۆ جێی 2013 مانگانە لەسەر دوازدەی بۆ نمونە ئێستا ئێمە لە مانگی شەشدان یەک لەسەر دوازدەی مانگی شەش بۆ هەرێمی کوردستانیش بێ هەروەکو چۆن بەڵۆشەکانی تری عێراق بێت ئەوە وای کردووە هەرێمی کوردستان بەرامبەر ئەوە موقف وەربگرێت و هەوڵ بدات بەدیل و ئەلتەرناتیڤ بۆ دەستەبەرکردنی ژیان و بژێوی خەڵکی کوردستان دروست بکە ئەجینا بە هیچ لێکدانەوەیەک مەسەلەی خاک مەسەلەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ناکرێت بکەینە کێشەی ڕقم 2 هەمیشە کێشەی ڕقم 1 و کێشەی استراتیژی و گەورەی ئێمەیە لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتەکانی پێشووتری عێراقیشدا ئێمە زۆر لە خۆناغەکانی مێژووییدا تەنها پرسی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر کەرکووکەوە گەیشتۆتە بنبەست و ترجارێکی تر شەڕبەستی پێکردوێتەوە ئەم جارەشان لە هەرێمی کوردستان بە هەمان پێوە ئێمە کێشەی ڕقمیەکی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق کێشەی کەرکووکە بەڵام ئەوەی ئێستا حاڵەتێکی کتوپڕ و ئانیە هاتۆتە پێش ناکرێت باسی لێوە نەکرێت چکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە. بەڵێ دەرهێنەری بەرنامە هێرۆ زەنگەنە ئاگاداری کردمەوە دکتۆر میرزا دنایی ڕاوێژکاری دەستەی کاروباری ناوچە دابڕێنراوەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیش لە پەیوەندیدا لەگەڵماندا دکتۆر میرزا زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم ئێمە لە بەرنامەکەدا ئەلبەت لەگەڵ کاگوسامە و لەگەڵ کاگ دکتۆر فەرسەد پێکرا باسمان لە مەسەلەی گرنگی بەندی 140 هی دەستوری عێراق کرد و مەسەلەی ناوچە دابڕێنراوەکان و هەروەها بە بەراورد لەگەڵ کێشەی هەناردەکردنی نەوت لە ناو دەستەی کاروباری ناوچە دابڕێنراوەکاندا هەتا ئێستا چ جۆرە پرۆژەیەک هەیە دکتۆر ئەگەر پێمانی بڵێ چ جۆرە پرۆژەیەک هەیە خراپێتە بەردەسەڵاتداران لە هەرێمی کوردستانی عێراقدا بۆ هەنگاونانێکی تۆکمە بەرامبەر بە گێڕانەوەی ئەو ناوچە دابڕێنراوانە. زۆر سپاس مامۆستا بەخێر هاتنی هەموو برادەرانیش دەکەم ئامادەکارەکان بەڕاستی دەستەی گشتی ناوچە کوردستانەکان دەرەوە ئیدارەی هەرێم بەخۆی دەستەکە سەر بە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە ئارمانجەکەش وایە کە ئێمە وەکو دەستە سەر و گۆ لە شوێنە دابڕێنراوەکان بینین پێداویستیەکان بزانبن چیە بتوانن لە بودجەی حکوومەتی هەرێم
تشت دابینکن تەرخانکن بە تایبەت لە واری پەروەردە و تەندروستی و هەروەها واری ڕۆشنبیری ساڵانە نزیکی 50 میلیار دیناری عراقی لە بودجێ هەرێمی کوردستان تەخسیس دەکرێت لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیران بۆ پرۆژەکانی بۆ هەموو ناوچەکان لە خانەقین تا شەنگال ئێمە شۆک دەستە کۆمەک ئۆفیسمان هەیە لەوێ کە لە نزیکدا بە وردیش متابعەی وەزعەکەی ئەو شوێنەکان دەکەن. طبعا پێش ئێستا ئۆفیسی مادەی 140 کە لژنەی بالای مادەی 140 بەغدا بەشێک لای ئێمە هەبوو بەداخەوە دوای هاتنی وەزیری گواستنەوە هادی العامری کە بوویتە سەرۆکی لژنەی مادەی 140 ئەو ئۆفیسەکە لادا و هەموو دەسەڵات بەدەستی خۆی برد. ئێمەش تقریبا ئەوە ساڵ و نیوە تا 2 ساڵە وەکو کورد زەرمەند بوون لەبەر لەوێ هەر ئەو مەسەلەی قەرەبووکردنی مادەی 140 بتر تەخسیس کرد لە عەرەبەکان و ئەوانەی کوردەکان زۆر کەم کردەوە. بەداخەوە بریارێکی حکوومەتی مرکزی بۆ هەرچە یعنی مادەی کۆمیسیۆنی مادەی 140 بەغدا بوو بەدەستی ئێمەش نەبوو. بەڵێ کاک ئوسامە دکتۆر فەرسەد ئێوە هەردووکتان تەواو کۆک بوون لەسەر ئەوەی کە گرنگیە هەرە گەورەکە پێویستە بە ناوچە دابڕێنراوەکان بدرێ. من دەگەڕێمەوە بۆ ساڵی 2003 و پرۆسەی ڕزگارکردنی عێراق. لە دەمی پرۆسەی ڕزگارکردنی عێراقدا بۆچی کورد نەیتوانی لە کەرکووکدا بۆ نمونە ببێتە دیفاکتۆیەک خۆی بکە بە دیفاکتۆیەک و لەشکری ئەمریکا یاخود لەشکری هاوپەیمانان لەو کاتەدا بێن سەر و سەودای لەگەڵدا بکەن. ینی مەبەستەکەم ئەوەیە ساڵی 2001 کە شەڕی ئەفغانستان ڕوویدا من باش لە بیرمە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئاگاهیدا بە ئۆپۆزیسیۆنی ئەفغانستان کە نابێ بچێتە ناو کابوڵەوە. بەڵام هێشتا لەشکری هاوپەیمانان لە باشووری وڵاتەکەدا بوون لە دەوروبەری قەندەهاردا بوون کاتێک کە ئۆپۆزیسیۆنی ئەفغانستان چووە ناو کابوڵەوە و کۆنتترۆلی کابوڵی کرد و دواتریش ئەمریکا ینی وەکو دیفاکتۆیەک سەر و سەودای لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئەفغانستاندا کرد. کورد بۆ ئەمەی نەکرد. کاک ئوسامە لە کاتی ئازادکردنی عێراق بە تاکید هێزی پێشمەرگەی وە ناو کەرکووکی ئازاد کرد کاتیای حەمرون ڕۆیی خوشخورماتوی ئازاد کرد ناوچەکانی دیکە تەنانەت خانەقینی ئازاد کرد لەمانە هەمووی ئازاد کرا بەڵام دوای ئەوە هێزی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکیەکان ئێنجارێکی یەکجار تونند و مەترسیداریاندا بە کورد کە بە هیچ شێوەیە قبوڵ ناکەین هێزی پێشمەرگە لێرە بنێنێت تەنانەت هەندێک بەرپرسی کورد کە چوون بۆ کەرکووک ئەوە لێ من ئاگادار بووم ئیهانەش کرابوون لەلایەن هێزی ئەمریکی کەنیان هێز بستنە ژوورەوە ئەنجا کۆڵبەری بەرهات هەر لە خۆیەوە ئەنجومەنێکی لە شاری کەرکووک دامەزران کۆمەڵی خەڵکی تێکرد کۆمەڵی کەسی تێکرد پرسوڕای زۆر بە کورد نەکرد ئەو کاتە کە ڕزگار عەلی لە پارێزگی لە ناو بینایی پارێزگای کەرکووک بوو هێزەکانی ئەمریکی چوون هێنایانە دەرێ و دەریان کرد لەوێیان نەهێشت لەبەرەوە فشاری ئەمریکی ئەفشاری هێزی هاوپەیمانان ئەوەندە بەهێز بوو کە دەتوانین بڵێن تا ئەندازێک زۆر فشارەکە پەپلەیەک لەسەر کورد بوو بەڵام هەرچۆنێک بوو کوردتوانی پێگەی خۆی بکاتەوە بۆ نمونە ئێستا جەناب دەزانین پارێزگاری کەرکووک کوردە لە هەڵبژارنەکانی ئەم دوای شاری کەرکووک کورد هەشت کورسی هێناوە بە برێن بە یەکێتی و بە پارتی یعنی ئەمانە هەمووی زۆرێک لە واقعێکن لە واقعێکن کەوا بەسەر کەرکووکدا سەپێنراوە و دیارە و هەستی پێکراوە بەڵام قەزیەکە کەکرا مەسەلەیەکی دەستوری و قانونی کە خرایە ناو دەستوری عێراقی و لیژنەی بۆ تەشکیل کرا یعنی لای خۆمان دکتۆر فەرسەتی دەزانێ کە شتێک دەڵێن لیژنەی بۆ تەشکیل کرا واتە مرێندرا واتەیتر هیچ ئەنجامێکی نادێت ئەوەی وای لێ بکرێت بمرێت دەنا تا ئێستا کورد دەستبەرداری کەرکووک نەبووە تا ئێستا کورد هێزێکی گەورەیە سەنگێکی خۆستە لە کەرکووک و توانیوەتی تا ئەندازێکی زۆر کۆنتترۆلی کەرکووکیش بکاتن بە ئیزافەی ناوچەکانی دیکەش کێشەکە ئەوەیە ئەو بە دەستوریکردنە بوو کە کرایە مادەیەک و دەبوایە یەکسەر بێ ئەوەی بگرێتە مادەیەک ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان یعنی هەمومان دەزانین تا بەعز نەهات بۆ سەردەسەڵات پارێزگاری کەرکووک هەر کورد بووە سەرۆکی شارەوانی هەر کورد بووە زۆربەی دەسەڵاتەکان بەدەست کردووە بەڵام ئەو بە باسیکردنە و بە عەرەبکردنەی کەرکووکەوە زۆر بەتوندی کرا لەلایەن ڕژێمی بەعسەوە ئەوە وای کرد واقعەکە بگۆڕە ڕێژەی عەرەب لە سەتا تقریبا دەوری 11-12 بەرز بێتەوە بۆ 130 پاشان تا
تا سەدام ڕوخە گەیشتە دەوری سەتا شێست گرفتی گەورە بوون ئەمریکا هاتن مامەڵەیان لەگەڵ ئەو واقعیا کرد بینیان ئەمریکیەکان کێشی زۆر لە عەرەب لە کەرکووکە دەرکردنیان ڕەنگە ئاسان نەبێت گرفتی گەورە دروست بێت ڕەنگە شەڕی قەومی دروست بێت ئەمانە هەمووی بەڕاستی گرفت و کێشەی گەورە بوون کەوای کرد کورد تا ئەندازێک یعنی دەستبەرداری ئەوە ببێ یەکسەر ئەو ناوچانە بگێڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەوەشمان بیر نەچێ لەگەڵ ڕووخاندا کوردیش لەگەڵ ڕووخانی بەعەز هێشتا تۆخمە و یەکڕێز نەبوون کێشە هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان لێکێتی ئێستاشان هەیە زۆر کێشەکانی نێوانیان سارەسەر زۆرێک لە یەکڕێزی و تۆکمایی نەبوو بەرەو ئەوە دەڕۆییکەوە بڕوە لەبەر ئەوە ئەو مەزعەت بوو کە ئێستا جەنابەت ئاماژە بکەیت. بەڵێ دکتۆر فەرسەد زۆر بە کورتی وەڵامی ئەوەم بدەرەوە چەندێک لەو بڕوایەدای بەندی 140 لەلایەن لە دەستوری عێراقدا کە با بڵێن دەسەڵاتی سیاسی کوردی خۆشی پەسەندی کرد چەندێک وەکو لە بەردانەوەاندنێک دادەنرێت چەندێک وەکو سازشکردنە بەرامبەر بە مافێکی مێژوویی و مافێکی جوگرافیایی نەتەوەی کورد لە عێراقدا زۆر بە کورتی تکایە فەرموو. بەڵێ من دەمەوێت تاکید لەوە بکەمەوە کە وێ ڕایەوەی کە کاک ئوسامە باسی کرد مەسەلەی ئەو قووەتەی ئەمریکا کە ئەو کاتەی بوو سەرڕای ئەوەش بەڕاستی دەبێت دانیش بۆدا بنین کە کەرکووک بەرزات کەرکووک یعنی دگەلەوەی کە ڕەهەندێکی عراقی و ناوخۆیی هەبوو ڕەهەندێکی ئیقلیمی و نێودەوڵەتیش هەیە بۆ پێی ئەو پێگەن نەوتەی کە هەیەی و ئەو کات هێمە پەیوەندەکانمان لەگەڵ تورکیا لە ئاستی پێویستدا نەبوو زەختی تورکیا و زەختی دووەلی مەنطقەکە و ئەمانە هەموو ئەوای کرد کە ئەوەی توانیمان لە خانەقین بیکەین ئەوەی توانیمان لە شنگار بیکەین نەمانتوانی لە کەرکووک بکەین وێ ڕای عاملی داخلی و ئەو هەڵام استراتیژیانەی کە کورد لەناو خۆی کردی و ئەو نەبوونی یەکڕێژی و گەڕان بە دوای دەستکەوتی حزبی بەڕاستی دەبیدانی تێدابنین ئەوانە کەم و کوڕێ گەورە بوون وای کرد کە بگاتە ئەو ڕۆژەی کە نەمان دەخواست بیگاتێ بەڵام سەبارەت بە سەڵ ئایا ئێمە تەنازل بوو کوردمان من پێم وایە ئەو خارجە طریقەی ئەو نەخشە ڕێگایی لە ناو مادەی سەڵ هاتووە نەخشە ڕێگایەکی دروست و سەرکەوتوو بوو و میکانیزمەکان لە ئاساییکردنەوە دواتر بۆ سەرژمێری و دواتر بۆ ڕاپرسی دەڕوات ئەمە میکانیزمی یاسایی میکانیزم ئاشتی خوازانە میکانیزمی منطقی بوون کە زۆر کێشەی تر لە دنیا بەم شێوازە و بەم ڕێگایە چارەسەر کرد بەڵام ئەوەی کە کەم و کوڕی تێدا بوو ئەو بوو دەبوایە عاملی نێودەوڵەتی هەرزوو بکرا بوایە طرفێک لە مەسەلەکە چونکە بمانەوەی نەمانەوەی کەرکووک تەنها خاڵێکی گرنگە یەکی نێودەوڵەتی و ئیقلیمیشی هەیە بۆیە من پێم وایە ئەمڕۆیە بەیانی کەرکووک بە هیچ شێوەیەک تەنها بە مادەی 140 بە حاملی دستوری چارەسەر نابێت کە مەسەلەکە لەوە چوە دەرەوە ئیتر ئێستا کاتی ئەوێ واقعیانە تەعامل لەگەڵ کێشەی کەرکووک بکەین و پێویستمان بەوەیە لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی بێنە سەر خەت ئەچینە ئەمڕۆیان بەیانی مەسەلەی کەرکووک بەرەو خوا نەخواستە بەرەو دۆخێک دەڕوات کە کەسمان هیوای بۆ ناخوازین ئەوشت لە بیر نەچێکا بڵێن ئێمە لە ڕووی ئەمری واقعەوە ئێستاش لە کەرکووک سەیتەرەمان هەیە بەڵام لە ڕووی قانونەوە لە ڕووی پێگەی ئیداری و دراسی ئیداریەوە نەگەیشتوێتە ئەمری واقع دیفاکتۆ ئێستا کورد لە کەرکووک سەیتەڕەیەکی تەواوی هەیە وەڕای ئەو کەبوو کوڕیانەی کە لەسەر ئاستی یەکڕێژی ناوخۆی هەمانە. بەڵێ دکتۆر میرزا پرسیارێک بۆ جەنابێ هەڵبژاردنەکەی ئەم دواییە عێراق کورد 8 کورسی تیادا بەدەستێنا بەلای زۆرێک لە چاودێر لە شیکەرەوەی سیاسیەوە مەسلەی بەدەستێنانی 8 کورسی بۆ پەرلەمانی عێراق خۆی لە خۆیدا وەکو یەکلاکەرەوە تەماشا دەکرێت کە لە ڕووی نەژادیەوە ئیدی پێویست بە هیچ جەرمە و کێشەیەک ناکە کەرکووک شارێکی کوردستانیە وە کورد تایدا زۆرینەی دانیشتوانەکەین بەلای حکومەتی هەرێمی کوردستانەوە بەلای ئێوە وەکو دەستەی کاروباری ناوچە دابڕێنراوەکان ینی پێ دوایە لەمە دووە گۆڕانکاریەک لەو سیاسەتەی کووردە بۆ گەڕانەوەی ئەو ناوچە دابڕێنراوانە دێتە ئاراوە لەوەی کە ئیتر بەس بێ بسەلمێنرێکە شارەکە لە ڕووی نەژادیەوە کوردیە پارێزگاکە لە ڕووی نەژادیەوە کوردیە یاخو ناوچە دابڕێنراوەکە لە ڕووی نەژادیەوە کوردیە بۆ لەمە دووە شەڕەکە بە شێوەیەش کە بکرێت ناوی لێ بنرێ بۆ نمونە شەڕی جوگرافی ئێمە بەڕاستی یعنی وەکو پرەنسیپی ئەساسی هەموو ناوچە دابڕاوەکان هەر لە بیدایەتەوە تا ئێستا ئێمە تەماشا دەکەین ناوچە کوردستانیەکان ئەوەی کە دەڵێت نا ئەوە تەرەفی دیکەیە تا ئێستا قبول نەکردیە بەڵام هەڵبژاردننی ئەم جارە و ئیدارەی کەرکووک بە ڕێکای بفەرمێت لە دینکەریم لەو ماوەی ڕابردوودا ئەوە دیار کرد بۆ کەسەکانی دیکەی ئەوە لە ناو کەرکووک دەبوون کە کورتش نەبوون
ڕزامەندی خۆی دیار کرد ئەوە مەساجێکی کە 8 کورسی کورد بێنە لەوێ ڕزامەندی خەڵکی ئەو کەرکووک دیار کرد کە بزانە بن هەم اعترافێکی دستوری قانونی کە دەڵێن ئەوە ئێمە لەژێر دەسەڵاتێکی کوردی دەتوانن بڕۆن و دەتوانن بنە بەشێکی کوردستان ئەوە قەناعەتی ئێمە یعنی بەتایبەت حکوومەتی هەرێم بتاکید و دایرەی خۆمەش یعنی ئەو تعامل لەگەڵ دەکەن بە قەناعەتی منش لە داهاتوودا بۆ دانوستاندنی دروستکردنی حکوومەتی بەغدا و هەر دانوستاندنێکی هەرێم لەگەڵ بەغدا ئەوە دەبێتە بنەمایەک بۆ هەموو دانوستاندن دیار شتەبە لە هەموو شوێنەکان دیکەش تەبان بۆ ئاگاداری یعنی لە خانقین هەروە هەمووکان کورد دەسەڵاتدار بوو لە شێخان لە شنگان لە مەخمور هەمووکان دەنگی کورد بوون یعنی معنەی ئەوەیە بە ڕەنگێکی دایرێکت و این دایرێکت ئەوەیە کە ڕزامەندی ئەو خەڵکە هەیە طبعا ئەبێ ئێمەش ڕاستیەک بڵێن کە هەندێک عەرەبەکانی ئەسلی ئەو شوێنەکانش دەنگ بە کوردایە یعنی ئەو مەسەلەی نەژاد پەرستیەکی کۆن نەمایە ئێستا خەڵکیش بە خۆی قەناعەتێکی سایکۆلۆجی دروست دەبێت بۆ ئەو خەڵکی کەرکووک یعنی جار و باران شاندەی نوێنەرانی مەسەلەن هەندێک عەرەب و ئەوانە هۆزی عەرەبەکان دێنە لای ئێمە دائیرە و یعنی بەڕاستیش پێمان دەڵێن کە ئەو بیرهاتنی ئەوانە کە پێش 11 ساڵ بوو ئێستا وان نییە ئێستا ئەلێن گەنجەکانمان حەز دەکەن لەگەڵ ئێوە بن گەنجەکانمان دەڵێن ئەوە بەسە ئەوە کۆنفلیکت بەسە ئەوە سراحات بەسە ئێمەش حەز دەکەن مازال کوردستان بەرەو پێشە و ماقمان پاراستیە بۆچی نا یعنی حتا هەندێک عەرەبی ئەسلی هەیە ئێستا بیر و ڕای پێش 4 ساڵ نە پێش 4 ساڵە نە پێش 5 ساڵە بیر و ڕای ئێستا چۆن لە هەڵبژاردن دیار بوو کە 8 کورسیمان هێنا هەروەهاش وا دیار کرا. بەڵێ پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاکی وا خالد لە هەولێرەوە کاکی وا ئەو کاتت باش فەرموو. جارەکەی منی کاتەوە لەناو کاتم هەموو کاتێکت باش. زۆر سپاسی جەنابتەکەم فەرموو برا. سڵاو خۆشەویستی بۆ بەڕێست و بۆ چێگرای کارمەندان لە بەڕێوەبەر هەتاکو و دوا کارمەندان. سڵاو خۆشەویستی بۆ هەمووتان و جۆگرانی دەنگی ئەمریکا لە 8 شوێنێک بن. بەخێراتنی هەردوو میوانی بەڕێز دەکەم. 3 میوان. من پرسیاری ئەوان لێ دەکەم. بەڵێ. بەغدا دەرێ سەتوسێل ئەسلەن لەلای ئێمە حسابی لە بۆ ناکەین. و بەناوەی بن پرسیاری لەسەر نەوتش بەغدا بە هەمان شێوە دەرێ ئێمە علاقەمان نییە و هیچ کێشەمان نییە لەگەر نەوتە. ئێمە پرسیاری ئەوە ناکەین لەگەر هەرێمە کە بەنسبە کێشە نەوت. لێرانە سەرۆک حکوومەتش هەموو جارگەرێ ئەمریکا توازن هەردوو لا دەگرێت. ئەمریکاش وەزیری ناوخۆیە یانە خۆی دەرەوەیە دەرێن ئێمە علاقەمان نییە هەرێم مخالفەی کردووە دەبێ بگەڕێتەوە دەستوور. پرسیارەکە ئەلێرە لەلای لەلای ئێمە میلەت بەرپرسانی ئێمە هەرێم ڕاستەکە بە ئێمە نادەن. لەلایەک ئەمریکا دەرێ پەیوەندیمان نییە بە هەرێمەوە علاقەی نییە مخالفەی کردووە بگەڕێتەوە دەستوور. و کارێمەش دەرێ ئەمریکا لە ناوبژی و هاژێتە سەرخەت و دەوێت کێشەکە چارەسەر بکاتن. و بەغداش بە هەمان شێوە دەرێ ئێمە علاقەمان بە هەرێمەوە نییە و هەرێم مخالفەی کردووە. اینجا من پرسیارەکە لێرە لە میوانی بەڕێز دەکەم ئایا ئێمە لەو بینێتی بکەین وەسەتوتلیش دەرێن بەسەر چوو هەتاکو لە 2007 هەتای سەکەنە بەسەر چووە ئایا هەتای سەکەنە حکومەتی هەرێم بە مادەی سەتوتل بڕواتە بێەوە کێشەیەکی گەورە دروست دەبێ خوان نەخواستە کێشەیەکی گەورە و شەڕێکی ناخۆش دروست دەبێ ئەنجا دەبێ پەنابەرین بۆ نەتەوەی گرتوەکان و دەرەوە ئەنجا تاگەوە هیچ سەکەنە هەرێم سەرۆکی کوردستان پەنا بباتە دەرەوە لەگەر دەوڵەتەکان بزانێت چی عید بە ئەو پرسەیە هەتاکو بیگەێنێتە بەدەستیان و نەگاتە وەک بگاتە مشکە ڕەشە لە ئیسراحەت کێشەکەمان حەلکەین و سەتوتلەکەی لەپاڵ دابرین. ئەگەر سەتوتل نەبوو بە ڕێگەی دەرەوە ئەگەر ڕێگەی دەرەوە نەبوو بە سەتوتل ئەگەرنا کێشێکی گەلێک یەکجار گەورە ڕوو دەدا لەسەر ئەو کەرکووکە چونکە هەمووتان بەخۆتان دەزانن کوشتارێک و خوێنێکی یەکجار زۆر ڕشا لەسەر خاکی کەرکووک و ناو کەرکووک. بەڵێ کاکی وا زۆر سپاس دەکەم هەتا بە سەلامەتی هەرێم ئازاد بێ و لەسەر کوردستان دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سپاسی بەڕێزت دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی هەلە واشنگتندا. دکتۆر میرزا چ وەڵامێکی کاکی وا دەدەیتەوە داوای ئەوە کە پێویستە کورد کە ئەڵتەرناتیڤی تری هەبێ بۆ بەندی 140 لە حاڵەتێکە ئەگەر بەغدا بە تەواوەتی بەندی 140 ڕەت کردەوە. يعني دي تشتهي براسي رأي مني شخصي هي ورأي رسمي هي رأي الرسمي ما ملتزم بحامور رنج الدستور
و دستور ئەوە مادەی 140 مادەی دستوریە، مادەی دستوری نامرێ، دستور هەر دەمینە بە هەموو ڕنگ دەمێنە. ئەوەی معنای ئەوە نییە هەگەر ئێمە وەکو حکوومەتی هەرێم ئیسرار بکەن لەسەر تەنفیذکردنی دستور تەنفیذکردنی مادەی 140 معنای ئەوە نییە ئێمە شەڕێک دروست دەکەن. ئەوە بەداخەوە دیدنێکی غەڵەتە. بێگومان ئەبێ ئێمەش وەکو حکوومەتی هەرێم یان وەکو سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان جاروباران مراجعەی خۆمان بکەن، بزانن کە هەندێک شوێندا دموکراسیمان هەبوو، یان یەکێک لەوانەیە هەگەر ئێمە بۆ جێبەجێکردنی مادەی 140 سیاسەتی تەجزیئەت المشکلە یان باشکردنی کۆنفلیکت ئەوە کردبا و هەندێک شوێن لە بیدایەتەوە لەبەر بۆچوونەک هەبوو لە بیدایەت 2003 کە ئەو هەندێک ناوچە هەیە ئەوەی کە زۆر کۆنفلیکت لەسەر مینە جێگا لە کەرکووک ئەوانە دەتوانن بە ئاسانی بگەڕێنە سەر هەرێم. بەداخەوە ئێمە قبول نەکردو حکوومەتی هەرێم ئەو کاتە و گوتمان يعني وان باكيج طبعا بأساني لو كونفليكت جورا أولا ناكري ليه بهر حال يعني وكو رأيك الرسمي لهمو دانو صندني لقل بغداد يتلا أساس لخالة أساسية كانت دانو صندني لقل حكومة بغداد بس جيبا كردني ما بيصدو كلا لبر أوا مسألة دستورية وإما نابي تجاوز لسر دستور بكن هذا ما زال دستور بالرزامان دي خلق عراق هاتی جێبەجێکردن یان گۆڕانکاری ئەبێ بێ دستور یانش مادەی 140 ئەلتەرناتیڤی دیکە نییە ئەبێ ئەوانەش عەرەبەکانش بزانبن یعنی ڕاستیەک هەیە لەوانەیە هەندێک برادەر و گۆهدار نزانبن لە اتفاقیە یانزەی ئادار ئەساس لە مادەی 140 بەقەوەتر بوو. اتفاقیە یانزەی ئادار دەگوت هەگەر استفتاء كرا او يعني احصاء كرا يعني في ريفراندوم نبو بس جمهورياري بو هذا احصاء كرا او شيء كان تجربه زوري كردن بيت كردستان اوتوماتيك بله ما وكو كرد تنازليه كمان كنت لما دي سولوشن تنازليه كمان كنت بوتمان قيناتا با جمهورياري بكره دوات الريفراندوم بكره لسر شيء كان اذا اواز ياتر وكو كرد ناتوان تنازل بكن براتيش اواز شله صدله عرضي كردستان لولا خلفي كردستان شويه يعني لا من وكو شخص عرض زور قرنيه لا من شخص قرنجا شخص مقدس انسان مقدس لا من او انسان شخص او عرض يجي هذا كركوكا هذا خانقين شنغالا من اللي تشنبه بله مساله برنسيبا بو هرم كردستان تنازلي شوكو هرم براتيش اما ناكن هذا الالترناتيف دي هذا الالترناتيف دي كش وصدوا تشلبه باش کاگوس ئەمە دەگەڕێمە لای جەنابەت بەڵێ من پرسیارێکیشم لە جەنابەت هەیە بەڕاستی ینی دکتۆر میرزا پێمان دەڵێ بەندە دەستوریەکان نامرێن بەردەوام دەبن بەڵام لای من پرسیارەکە ئەوەیە ئەم بەندە دەستوریە هەبێ یا نەبێ کە ژمارەی تەگەرەکان ژمارەی کۆسپەکان ژمارەی ڕێگریەکان لە بەردەمیدا بۆ جێبەجێکردنی زیاتر بن وەک لە تەنانەت ئەو وشانەی کە ئەو بەندە دەستوریەشیان پێکهێناوە ینی ئیتر مردن دەبێت چی بێ بەڕای تۆ؟ بەڵێ خۆی جێبەجێکردنی مادەی 140 حەز دەکەم شتێک ڕوو بکەمەوە لە بۆ بیسەران فەرموو پەیوەستە بە دوو دەسەڵاتەوە یەکێکیان دەسەڵاتی تەنفیزی کە خۆی لە حکوومەت دەبینێتەوە حکوومەتی عێراقی یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران ئەوی تریشان پەیوەستە بە ئەنجومەنی نوێنەرانەوە کە دەسەڵاتی تەشریعیە مادەی 140 لە ڕێگای ئەم دووە دەبێ هەردووچیان بەیەکەوە جێبەجێ بکەن بەنسبەت دەسەڵاتی تەنفیزی کە ئەنجومەنی وەزیرانە ئێمە دەزانین ئەوە دکتۆر میرزا و دکتۆر فەرسەتیش دەزانین چەندین ساڵە حکوومەتی عێراقی لە بودجەی ساڵانە بەشێک لە پارە تەرخان دەکات بۆ مادەی 140 عەرەبووی عەرەبەکان کراوتەوە لەو ناوچاوانە بە هەزارانیان لە ناوچەی کەرکووک و شەنگار و ئەوانە بەشێکیان هەر خۆیان ڕۆیش بوون قەناعەتیان وایە لەو ناوچانەی تر جێگیان نابێتەوە و ئەمە کوردستانی و سەدام حوسێن بردووتەوە و بەشێکی لە ڕێگای تعویز وەرگرتن ئەوە تا ئەندازێکی زۆر جێبەجێ کراوە کوردەکانیش ئەوانەی گەڕاونەتەوە بەشێکی زۆریان تعویز کرد یعنی تا ئەوەندەی ئاگادار بووم لە بەغدا تا بەشێکی زۆری جێبەجێ کراوە و پارێکی باش تەرخان کراوە و خەڵکێکی زۆریش گەڕاوەتەوە شوێنی خۆیان بە بەڵگەی ئەوەی ئێستا ئێمە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە شاری کەرکووک هەشت کورسیمان نییە وەکو دکتۆر فرسەتیش ئاماژەی پێکرد لە ناوچەکانی شەنگار و خانەقین و ئەوانە زۆری کورد زۆری نێز و کەواتە مادەی 140 تا ئەندازێکی زۆر جێبەجێ بەشە تەشریعیەکەی پێویست بەوە دەکاتن کەوا سەر و کۆمار نووسراوێک بنێرێ بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ دەستکاریکردنی سنووری جوغرافیای محافەزەکانی یاشارەکان
لە خولی پێشوو مامزەلان نەیتوانی ئەم نامەیە بنێرێت لەبەر ئەوەی دەستەی سەرۆکایەتی هەبوو هەمیشە تارق هاشمی ئیمزای نەدەکرد و دژی ئەوە بوو کەوا مامزەلان ئەو پرۆژە یاسایە بۆ پەرلەمان بنێری لەم خولەی ئێستای ئێمە کە تێداین هێشتا 15 ڕۆژێکمان ماوە لەبەر ئەوەی دەستەی سەرۆکایەتی نەمابوو مامزەلان پێش ئەوەی نەخۆشکەوێ خوش فایدە بۆ بنێریت پرۆژە یاساکەی ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کرد ناردی بۆ دووبارە داڕشتنەوەی سنووری جوگرافیای شارەکان بە تایبەتی ئەوەی تێدا بوو چەمچەماڵ بگەڕێتەوە سەر کەرکووک فریوکەلار بگەڕێنەوە سەر کەرکووک خورماتوو بە هەمان شێوە بگەڕێتەوە ناوچەکانی دیکە ئەوانەی کەوا لە بۆ نمونە مەخمور لە هەولێر جیاکراوەتەوە بگەڕێتەوە ئەوانەی زۆر تێدا بوو بەڵام ئێمە ئەوەش بڵێن لە پەرلەمانیش هیچ چۆن دەکرێت بە دەستەی سەرۆکایەتیە کە خۆی لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و دوو جێگرەکەی دەبینێتەوە دیسان ئەو جارە ئەو پرۆژە یاسایە کە مامزەلان ناردی لە پەرلەمان گرێت ئەویش سەرۆکی پەرلەمان ئامادە نەبوو ئەو پرۆژە یاسا بێنێتە ئەنجومەنی نوێنەران تاوەکو خوێندنەوەی بۆ بکرێ و مناقەشە بکرێ و بێتە بواری جێبەجێکردنەوە واتە کێشەکە لێرەدایە لە پەرلەمان دەستەی سەرۆکایەتی بۆ نمونە بێ بۆ خوێندنەوە ئەگەر هەر سێکیان ئیمزا نەکەن واتە ئوسامە نجێفی و عارف تەیفور و قسەی سوهێل ئیمزای نەکەن ئەو پرۆژە یاسایە نایە ئەم جارە گرفتەکە لە شێ دروست بوو لە ئەنجومەنی نوێنەران هیوادارم لەم خولەی داهاتوو وەزعێک دروست بێ لە ئەنجومەنی نوێنەران کەوا ئەو گرفتە نەمێنێ و بتوانرێ ئەگەر بێتن بە تاکید ئەو کاتە هەنگاوێکی زیاد گەورەتر دەنێ و ئەوانەی کە دەرێت مردوون کابیواژی شارەت پێکرد بەغدا دەرێ مادەستەفسر نازان من لە هیچ بەرپرسێکی عێراقی جێلێ نەبووە ڕەنگە کەسێکی نامەسئولی وەکو عومەر جبوری وای گوت بێتە خەڵکی حەویزەیە هەمیشە لە هەڵبژارنەکان مزارێ بەسەر کەرکووک و بەسەر ئەوە کردووە کە نابێت کورد لە کەرکووک ببرێ ناوچەی سادەک بنێ بەڵام شکوت بۆخوا ئەو جارە ئەویش دەرنەچوو عەرەبی ئەو ناوچانەش قەنەعەتیان بۆ وەکە عومەر جبوری و ئەمسالی عومەر جبوری ئینسانی درۆزن و ساختەچین تەنها مزارە بەسەر سەری ئەوانەوە دەکەن بەڵام حکوومەتی عێراقی بەڕەسمی ئێعلانی نەکردووە بڵێ مادەی 140 مردووە مادەی 140 کۆتایی پێهاتووە نازانم لە بەغدام شتیوان نەبیستوە نازانم ئەگەر برادرانی بی ئاگان دەبی وەقەتی جوانارێ چونکە مادەیەکی دەستوریە مادەی دەستوریش نامرێ کاک بڵێ وردە جێبەجێ دەکرد ڕەنگە ڕۆژگارێک بێ بەغدا خۆی بێ دەستی تو ماچکا بڵێ کاکە کەرکووک بۆ تۆ بەزوازم لێ بێنە زۆر تەبیعیە یعنی لە سیاسەت هەموو شتێک واریدە و ئینسان نابێت تووشی یاس بێ گرنگ ئەوەیە ئینسان بەردەوام بی بەڕاستی بەڵێ پەیوەندیش تەلەفۆنیمان لەگەڵدا دەگەڕێمەوە بۆلاتان کاکسامان نەجم لە خانەقینەوە کاکسامان ئەو کاتت باش فەرموو کاک بەڵێنەوە کاتتان باش دەستان خۆش بێت بەڕاستی سەبارەت بە کێشەی ناوچەدا بڕێنداوەکان و مادەی 140 و کۆی ئەو بابەتانەی دەستان خۆش بێت کە ئێوە هەڵتان بژار ڕووباسیەکەن من سەرەتا لەوە دەست پێەکەم ئەبێت ئەم جارە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەرکردایەتی کورد کەسی شیاو لە شوێنی شیاو دابنێن بۆ نمونە ئێمە لە خانەقین نووسنگەیەک هەیە بۆ کاروباری ناوچەکانی دەرەوەی هەرێم ئەوەی کە وەکو خۆیان ناویان ناوە ئەو نووسنگەیە ئافرەتێکی عەرەب بەڕێوەبەرێتی کە لە خانەقین لە 5 ئافرەت نییە ئافرەتێکی عەرەب بەڕێوەبەرێتی کە باوکی تەیاری زمانی سەدام بووە کابرایەکی بەعسیە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان تا ئێستا چەندین جار چوونێتە ئەو شوێنە ویستمانە معلوماتێک وەربگرین بزانین ئەمانە ئیشیان چییە چی ئەکەن چه هەنگاوێکی نوێیان ناوە بەداخەوە جوابی لێ نەگەڕانێتەوە هیچ پێشوازیشیان نەکردوین بۆیە پێویستە ئەم جارە ئێمە لەناو ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین هەرچەندە سەرکردایەتی سیاسی کورد ئەم جارە لە وەفدی دانوستاندنا یعنی خاڵێکی جەوهەری گفتوگۆکانیان مادەی 140 لە ماوەی ساڵێکا بێ جێبەجێ بکەن و من پێم وایە خەڵکی ئەم ناوچانە خۆیان یعنی بەبێ پشتیوانی سەرکردایەتی سیاسی کوردستان و لەگەڵ پشتیوانی سەرکردایەتی سیاسی کوردستان قەراری خۆیان ناوە و لەم هەڵبژاردنەی دواییە باشترین ڕیفراندۆم بوو بۆ ئەوەی کە کوردستانێتی ئەم ناوچانە بسەرمێنرێت بۆ نمونە لە خانەقین هیچ ئەندامێکی عەرەبیان ئەندامێکی یعنی هیچ بانگەشێکی بژاردن بۆ یەک ئەندامی عەرەب نەکراوە لە کەرکووکە بینی لایەنە سیاسیەکانی کوردستان 8 کورسیان بەدەستهێناوە لە زۆربەی ناوچە کوردستانەکان ناوچەدا بڕێنداوەکانی کوردستان کورسیان بەدەستهێناوە بەڵام بەداخەوە کە لەوەی کە لە ماوەی ڕابردوودا مماتەڵە کراوە نەتوانراوە ئەو مادەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت لەم جارێ ئێمەوە چاوەڕوانەکەی وەکو هاوڵاتیانی ناوچەدا بڕێنداوەکان ئەوە ئێمە بۆ خۆمان قەراری خۆمانماندا و وەکو هاوڵاتیانی ئەم ناوچانە کوردستانێتی ناوچەکانی خۆمانمان سەلمان
کوردستان ناوچەکانی خۆمان سەلمان لەم ڕیفراندۆمی کەکرا لەم هەڵبژاردنەی کەکرا ئێستا ماوەتەوە سەرکردایەتی سیاسی کوردستان و حزب سیاسیەکان و حکوومەتی نوێی کابینەی هەشتی حکوومەتی کوردستان کە پێکەنێ من داوام ئەوەیە کە کەسی شیاو بەداخەوە لە شوێنی شیاودا نەنداوە و ئەم وەفدەی دانوستانمانە وەکو بڕیار وایە جەخت لەوە بکەنەوە کە ئیتر چاوەڕێی چی بکرێت لەم چەندین ساڵەدا ئێمە جەلەولا و سعدیە سەر بە خانەقینن دوو ناحیە سەر بە خانەقینن تا ئێستا نازان بڵێم چەند هەزارێک زیاتر لە 14,000 هاوڵاتی ئاوارە بوون بەستە سەر کوردبوونیان زیاتر لە 6,000 هاوڵاتی کوژراوە بەستە سەر کوردبوون یعنی لەو ناوچانە بەداخەوە ئێستا ڕێژەی کورد زۆر کەمی کردووە بەڵام ئەو کوردانەی لەوێشماون هێشتا باشن هەر ئەتوانن داپۆکی لە کوردستانێکی ناوچەکانیان بکەن بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حزب سیاسیەکانیش وەک پێویست بەدەنگ هاوڵاتیانی بەدبەخت بەشمەینەتی ئەو ناوچانەوە نەهاتوون ئومێد دەکەم و کەمە ناکەم لەم پێکێنانی کابینەی هەشتەی حکوومەتی هەرێمی کوردستان کەسی شیاو لە شوێنی شیاودا بڵێوە چیتر ئەم ناوچانە نەبنە قوربانی ململانەی سیاسی وەڵا ئەمە ناوچەی سەوزە دیفاعی لێ بکە پارتی دیفاعی لێ نەکا ئەوە ناوچەی زەردەیەکی دیفاعی لێ نەکا و پارتی دیفاعی لێ نەکا هەمووان بە یەک دەست بۆ ئەوەی کە ئەم ناوچەدا بڕێنراوانە بگەڕێتەوە سەر کوردستان پێکەوە دیفاعی لێ بکەن و چیتر ئەم ناوچانە ئیتر قابلی قبول نییە بەڵێ کاک سامان بێ چارەنووسی نادیار بێت و هەروە بمێنێتەوە کاک سامان بەشە بودجەی ساڵی 2012 و 2013 و 2014 تا ئێستا بەشە بودجەی خانەقین خەرج نەکراوە کە خانەقین ئەمینترین پارێزگایە ئامانترین پارێزگای لە ڕووی ئەمنیەوە ئامانترین قەزایە لە ڕووی ئەمنیەوە لە پارێزگای دیارە بەداخەوە لە 28 مانگ ئەو کردەوە تیرۆریستی ڕوویدا ئەوە نابێتە قیاس بۆ ئەوەی کە خانەقین باری ئەمنی ناجێگیرە بەڵکو باری ئەمنی جێگیرە و خانەقینێکی کە ناوچانەی ئەبوایە میزانی هەر 4 ساڵەکەی وەکو خۆی جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە نەکراوە و ئەوان نێتی ئەوەشیان نییە کە خزمەت بەم ناوچەدا بڕێنداوا بکەن. کاک سامان زۆر سوپاسی بەشداریەکەت دەکەم دەگەڕێمەوە لای میوانەکانی بەرنامە دکتۆر فەرسەد لەگەڵ ئەو تێبینی سەرنجانەی کە کاک سامان دای حەزەکەم پێم بڵێ کەم تەرخەمی کورد لە جێبەجێکردنی بەندی 140 دەستوری عێراقدا چییە؟ یعنی ئەمە شتێکە شاراوە نییە کە زۆر جار هەموو لۆمەکان هەموو کەم و کوڕیەکان لە ئەستۆی لایەنی بەرامبەر دەنرێ بەڵام حەزەکەم تۆ پێم بڵێ وەکو ئەندامێکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق کورد خۆی چەند کەم تەرخەم بووە؟ لە ڕاستیدا ئێمە فعلەن دەبێتان بەوەدا بنین وێڕای ئەوەی کە مەسەلەی دواکەوتنی جێبەجێکردنی مادەی 140 بەشێکی گەورەی پەیوەست بووە بە کەم تەرخەمیەکانی حکوومەتی عێراق بەدەستپێوەردانی ئیقلیمی بەڵام بەشێکیشی پەیوەست بووە بە خۆمان وەکو هەرێمی کوردستان لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی ئەو پلانانەی کە هەمان بووە لە ڕووی تەعاملمان لەگەڵ خودی ئەو ناوچانە و خەڵکی ئەم ناوچانە لە ڕووی جوگرافیاوە و کۆمەڵێک مەسائل هەیە بۆ نمونە بەڕاستی تا ئێستا هەندێک قەزا و ناحیە هەن گەڕانەوەیان یعنی هیچ ینی قبولکردنیی دەبێنە تا ئێستا بۆ نمونە مەخموس کە 5 کیلۆمەترێکی کەم لە هەولێرەوە دوورەکە ئێستا نەگەڕێنراوەتەوە سەر هەولێر کە لە پاش نەوەتەوە کراوە بۆیە من پێم وایە بەڕاستی ئێمە لە ئیدارەدانی ئەم ناوچانە بەهۆی ململانەی حزبی زۆر جار مەسەلە نیشتیمانی و استراتیژیەکان بوونەتە دەرەزەی دووەم بەرژەوەندی حزبی هاتۆتە پلەی یەکەم بەشداریکردنمان لە هەڵبژاردنەکان بە بەشبەشی ململانەکانمان لەسەر بەدەستێنانی دان لەسەر نفوزی سیاسی ئەوانە هەموو کەم و کوڕی ناوخۆین بەڵام با یەکشت بە جەنابەت بڵێم و بە گوێگرانی بەڕێز ئەوش ئەوەیە ئێستا لە هەرێمی کوردستان هیچ هێزێکی سیاسی جورئەت ناکات نفوزی هەبێ لە ناوچەکانی کوردستانی دەرەوە هەرێمیان نەیبێ جورئەت ناکات 140 مەسەلەی ئەم ناوچانە وەکو کێشەی ڕقەمیەک لەگەڵ حکوومەتی عێراق باس نەکات هەر بۆیەشە ئێستا ئێمە لە پەرلەمانی کوردستان لە هەنگاوی دەست بەکاربوونمان لێژنەیەکی تایبەتمان شانبەشانی لێژنەکانی تری پەرلەمانی بۆ ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێم دروست کرد بۆ ئەوەی هەم متابعەی ئەو دەستەیە بکەین کە پێ گوترێت دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە سەر بە ئەنجومەنی وەزیرانە هەم متابعەی مەیدانی کارەکانی بەڕێوەچوونی مادەی 140 ئەم ناوچانە بکەین خاڵی دوم ئەوەیە ئێستا کە لێژنەی دانوشانکاری هەرێمی کوردستان دروست بەرە هەموو هێزە سەرەکیەکانی کوردستان لە یەکەم کۆبوونەوەیاندا خاڵی یەکەم کە پێکەوە بچن گفتوگۆی لەگەڵ بکەن لەگەڵ حکوومەتی عێراق بۆ پێکەنانی حکوومەتی ئایندا مادەی 140 و خاڵی یەک ڕقەم یەک ئێمە بەڵام ئەم جارە دەبێت بە زمانی ڕقەمەوە لەگەڵیان قسە بکەین یعنی بە
بەداتاو بە زمانێکی بەڵێ دکتۆر میرزا بەڵێ ئەگەر یارمەتیمە دکتۆر فەرسەل باشمە لای دکتۆر میرزا گوێ لێ بوو کاکسامان گلەیی لەوە دەکا ینی کەسێک لە ئۆفیسی خانەقیندانراوە بۆ کاروباری ناوچەدا بڕێنراوەکان کە وەکو کاکسامان دەڵێ گومانی لەسەرە وە داوای ئەوە دەکا کە کەسی شیاو لە جێی شیاودادا بنرێ چی پێ دەڵێ چی بە کاکسامان دەڵێ زۆر گوێم لێ بوو طبعا يعني باشتكي واضحي قصة كان أو في كذلك الدستيجتي لو ناوشكان دريسبون لشنغال خانقين كركوك أو شنان دريسبون موظفي أكاديمية يعني أوي ندى صلاة لدستيا موظفة زوطة مالا شارم يعني بينش موظفين أوي تنها بو بريدو هاتو شو أنا يعني ندى صلاتي هيا نتشتكي هيا او روجي طبعا وبرياري سروكي دستا كاتي او موظفه كان تعيل بوز همو كان فرمان بر او يتي باشو اخرتك او بوك وكو تشجرتي بو اخرت علاقت من تاني او ابيش لما وكو كنت تجاري نجات فرستي تفكير ما نكل او بخوي موظفك بدرجه نحمه يعني هشتمه هيج ده صلاتي شنيه تنها بو او مكتبه يعني نا برياره جسر خانقين ددا نش تشتكي زيادة هاي يعني وكو مكتب علاقاتك هيج علاقات برياركان نية لبر أوش يعني من اشتكي زور اعتيادي دبنو تشيبه يعني طبعا بو ما فيكي او انا نازعنم براتيش يعني ابي من بخون في السياسة للدائرة ازعنم او موظفاني ما پیش استلفی کرد در باس بونا همو کان وکو چون فرمانداری کردستان همو فرماندارکان لفیت در باس بون دواتر او انا قبول كران لا سر ملاكي ما عرب يعني كرد بيغمان لا اما دايره فمان عربي هي لهم وزاره كان كردستان عرب هي قال لك اعتياديه من شتكي وخراب نادي من اوش برياد نادا يعني موظفك كان ادارش ناتا بس مؤقتا الاواني دي كبرادران دي كتعين كراب لهم كان باشتر زمان زامي بو امكانيات يتربو برياد سروتي بس شوي بله اشتكي غلط اذا نادي يعني نادي اشتكي وياه او بوجيك صرف نكره طبعا مش بخومن ده هي دائما مراسلات لدى انجمن وزيران لدى ديواني انجمن وزيران ودواداتوش ده كان استا كوميسيونش من هي لنا ودستدا كدواداتوني او بروجكان يكون وحتى او فارق ترخان كده طبعا 2012 بركاي وزارتي پەروەردە و تەندروستی سەرفمان کرا يعني بەڵێ دکتۆر کاکسامان هاتۆتەوە سەرخەت ینی گوێی لە قسەکانمانە ئەڵبەتە دەیەوێت یەک موداخلە بکات زۆر بە کورتی ئەگەر ڕێگەم پێ بدەی 30 سانیە دەدەم بە کاکسامان بزانم چ تێبینیەکی هەیە بە تایبەتی لەسەر قسەکانی جەنابێ کاکسامان چی گلەیش هەبێ ئامادەنە یعنی با سەردانی ئێمە بکە کاکسامان لە دەستەی چی ڕۆژ بێ سەردان بکە من بەشوازی دەکەم کاکسامان تەنها 30 شرکەت هەیە فەرموو بەڵێ لەگەڵ ڕێز و فرمەتم بۆ ئەو بەڕێزە نەخێوانیە ئەو نووسنگەیەکە ئەو نووسنگەیەکە لە خانەقین کراوەتەوە کارێکی زۆر گرنگ ئەنجامەدا کارەکەی ئەوەیە کە ئەو پرۆژانەی بۆ خانەقین دەرئەچن لە ڕێگەی ئەوانەوە ئاڕاستەی سەرەوە ئەکرێت بۆی کە بێت لە خانەقین جێبەجێ بکرێت کارێکی پیرۆزیانێ بەڵام بەداخەوە ئەو نووسنگەیە هیچ پەیوەندیکی بە خانەقینەوە بە ئیداری خانەقینەوە هیچ پرۆژێک بە ئیداری خانەقین وەرناگرن حکوومەتی لەم بڕیاری داوە بودجەیەکی ساڵانە بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێم دابین بکات بەڵام ئەو نووسنگەیە لەبەر ئەوەی بە ڕەزامەندی ئیداری خانەقین و ئەو کەسانی کە ئیداری خانەقین هەڵبژاردوون ئەوان دایانەناوە بەداخەوە بە بیری تەستی حزبیداندا ئەو بەڕێزە کە دانراوە پارتیە لەبەر ئەوەیە کە ئیداری خانەقینیش قەتعی لەگەڵ کردووە ئەمان چەندین کەسی ئەندازیاریان هەڵبژاردبوو ئەوان ڕەفزیان کردبوو لای خۆیانەوە دانێکیان هەربوو کە ئیداری خانەقین هەر بەرزی نەکردووە تەواو کاکسامان پەیامەکەت گەیشت و دکتۆر میرزا پێشتریش ئاگاداری کردینەوە دەڵێ هەر کاتێک کاکسامان دەوێت سەردانی دەستەی کاروباری ناوچەدا بڕاوەکان بکاوە هەر تێبینیەکی هەیە ئازادی لەوەی کە سەردانیان بکەی پەیامەکە و گەیشت کاک ئوسامە دەگەڕێمەوە لای تۆ کاتی بەرنامەکە تەنها نزیکەی 2 دقە و نیو ماوە دقەیەکی دەدەم بە جەنابت پێم بڵێ چی لەسەر پەرلەمانتارانی کورد لەسەر نوێنەرانی کورد لە 4 ساڵی داهاتوودا لە عێراق پێویستە بیکەن ئەوەی کە 4 ساڵی ڕابردوو نەکرا چ پێشنیازێکیان بۆ دەکەی کاک ئوسامە فەرموو تکایە زۆر بە کورتی من زۆر بە کورتی دەڵێم ئەگەر ئەو خولەی دوای ئێمە دەچن بۆ بەغدا بینیان
مادەی 140 هەر بە سستی دەڕوایە یا بەغدا نیەتی نییە بە تەواوی جێبەجێ کە یا لە پەرلەمان نایانەوێ سنووری پارێزگارەکان گۆڕانکاری بکرێ بێنەوە لەگەڵ سەرۆکی هەرێم دابنیشن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان دابنیشن بەیەکەوە بە کۆدەنجی و بە یەکدەنجی بڕیار بدەن بڵێن ناو سەدا بڕێنراوەکان گەڕایەوە سەر هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە بچێتە سەر سنووری کوردستان بەبەستم سنووری کوردستان دەرەوەی هەرێمە لەوێ پارێزگاری لەو شوێنە دابڕێوانە بکرێ و بکەێتەوە یەک پارچە بۆ سەر هەرێمی کوردستان ئیتر چۆن نەوت فرۆشا و بەغدا نەیتوانی هیچ بکات من دڵنیام حکوومەتی عێراقی کە نەتوانێت شەڕی چوار سەرداری داعش لە فەلوجە و لە شوێنەکانی دی بکات بەتەئکید ناتوانێت شەڕی هێزی پێشمەرگەی کوردستانیش بکات. دکتۆر فەرسەد جەنابەت چی دەڵێی سەبارەت بەو ڕوانینەی کاک ئوسامە زۆر بە کورتی تکایە فەرموو. من پێم وایە بەڕاستی دەبێ ئێمە دوایین چارە سەر حەلی عەسکەری بێت چونکە ئێستا ئەمە ئۆپشنێکی خوازراو نییە بەڵام ئێمە ڕێگای تری قانونیمان هەیە ئەوش ئەوەیە دەکرێت ئەگەر ئەم دۆخە بەم شێوە بەردەوام بوو بگەڕێنەوە بۆ قانونی تەکوینی ئەقالیم کە بە پێی ئەوە ڕێگەدراوە کە یەک لە سەرسەی ئەنجومەنی محافظە و دواتریش بە ڕەزامەندی زۆرینەی دانیشتوانی پارێزگاکە بۆ نمونە کەرکووک داوای گەڕانەوە یان دروستکردنی ئیقلیمێکی سەربەخۆ طبعا داوای گەڕانەوەی بۆ باوەشی هەرێمی کوردستان بکەن ڕێگا و شێوازی تریشەیە کە بەڕاستی ئەوەیە کە دەبێ ئەم جارە وەبدی دانووسانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بۆ چونە ناو حکوومەتە دکتۆر فەرسەد دیاری بکات کە لەماوەی یەک ساڵدا مەسەلەی سەرژمێری و مەسەلەی تەطبیع واتە ئاساییکردن بەگەڕانەوەی قەزا و ناحیەکانی بۆچنەوەی پێشوو بەڵێ دکتۆر فەرسەد بمبەخشە بەڵێ دکتۆر فەرسەد سۆفی ئوسامە جەمیل هەروەها دکتۆر میرزا دنایی سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمڕۆی هەلە واشنگتندا ئازیزانم تا بە یەکگەیشتنەوەی داهاتووشمان کە ڕێک پاش دوو کاتژمێری ترە ڕێز و خۆشەویستی هێرۆ زەنگەنە دەرهێنەری بەرنامە ئەندازیارانی دەنگ وێنە محەممەد سوڵەیبی و بۆیتەک زۆرنیاک و ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین ئێرە واشنگتنە دەنگی ئەمریکا.